سلام کاتتان باش بینەرانی بەڕێز خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بووین بە میوانی ئێوەی خۆشەویست ئازیزان. گەشتەکانی ئەو دیوچیا ئەم جارە لە سەقزە، هەر وەک ساڵانی پێشوو فستیڤاڵی شانۆی کوردی لە سەقز بەڕێواچێ. ئەمساڵ 16مین خولی ئەو فستیڤاڵە بەڕێواچێ بە بەشداری هونەرمەندانی کوردی ناوخۆوە، هەروەها لە شارەکانی سلێمانی، سوێد و ستامبوڵیش هونەرمەندانی کورد بەشدارن و شانۆیان هێناوە بۆ ئەم فستیڤاڵە کەوایە بەشدارە بین ڕاپۆرتێک ئامادە و پێشکەش بە ئێوەی خۆشەویستیەکەین فەرموون. ڕابواردنی ئەوان بە درێژایی شەو لەو شوورەدا و پێداینی منیش لە پشتە سرگا تا بەیانی ئاسایی نەبوو. دوایش دەستێژی کردی باباڵە بە من و لێدانی من ئاسایی نەبوو. ئێمە فەراخانێک کە تەوسط دەبیرخانە ناریا بۆ وستانهای کوردنشین و خارج کشور دوای مدە زمانێک کە مشخص کریا بوو 48 مەتن لە بەخشی داخڵیە وارد دەبیرخانە بوو. بۆ کارە خارجیەکان مەتنمان لە حاز نەکرد و وتمان لەگەڵ فیلمەکە بەیەکۆ بینێرن. لە 48 مەتنەکە کارهایەک ئامادە بوو، 42 فیلم ناریا بۆ دەبیرخانە کە تەوەسوت 5 نەفەر لە هەیەت بازبین بەڕەسی کریە و نەهایەتەن 10 کار وارد ناوجەشوارە بوو. لەم دەکارە 9 کاری لە بەخش ڕقابەتیەیە، کارێکیش کە مەتن خارجیە لە بەخش غیرە ڕقابەتیە هاتە ناوجەشوارە. لە بەخش خارجیشا 2 کار لە عێراق و تورکیە و وارد ناوجەشوارە بووە. شانزەمین فستیڤاڵ هەروە کازانن کە لە چەند مانگ پێشەوە بانگهێش کریات و زۆر لە گروپەکانی ناو ئێران لە ئوستانەکانی مەناتقی کوردنشین بەشدار بوون. لەوێ 48 دانە گروپ کاریان نرد بۆ فستیڤاڵ، لە بەشی داخڵیە 17 گروپیش لە بەشی خارجیە کاریان نرد و لەم مانگی ئازارە بەهەرحاڵ ئەم جەشوارە بەرگوزارەوێت. هەرچەندە زانین ئەم فەسڵێکی بۆ فستیڤاڵ بەرگوزارکردن تۆزێ لە شاری سەقزا باتەوەجە بە فەزای کە ئێرە هەیەتی ساردە، هەر ئەوەیش ئەتوانێت تاسیردانێ لەسەر ڕەوەندی جەشنوارە. بەڵام ئینشاڵڵا ئومیدوانی باتەوەجە بکە باسایی کە کردمانەتەک مدیر کولی ئەرشاد و فەرماندار و خۆشەویستوانە تەواییان بۆ ئیجماع گەشتن کە ئینشاڵڵا لە ساڵی ئایندا فستیڤاڵەکە لە کاتێترە لە زمان و لە هەواخۆشیە بتوانێت بەرگوزار بێت بۆەوە کە ئیستیقباڵی بینەرەکان و گروپەکانمان دوو بەرابەر بێت. جەشنوارەی کوردی دوای 20 ساڵ کە لە عمری یەکزەرێ و 16 دەورەکە هەیە، یەک سری مەلزوماتی لازمە ئەوەیە کە ئێمە لە نەزەر ژێر ساختۆ ئیتر ناتوانین لەسەر یەک ساڵۆن بەسەند دەکەین. ئیم ساڵ هاتین ساڵۆن کتێبخانەمان ئامادە کرد بۆ کارە و ئینشەڵڵا لە ساڵایەندا ئەگەر ساڵۆن پلاتۆشمان افتتاح بوێت هەمزەمان لە 3 ساڵۆن و لە زەرفێتی زیاتری ئیستفاداکەن. حیفە کارێکە دێتە ناو جەشنوارەوە یەک دەفع ئیجرا بڕوات. مە پێمان خۆشە کارهەیە کە دێتە ناو جەشنوارە چەند دەفە لە سەقزا ئیجرا بڕوە و خەڵکی زیاتر بتوان لەو کارانە ئیستفادەکەن. زیاتر لە 48 کار هاتبوو ناو دەبیرخانەی جەشنوارە و ئێمەوە ئەو 4 هاوڕێکەی ترمان کە لیژنەی هەڵسەنگاندنی فستیڤاڵ بووین توانیمان دوای چەرمەسەریەکی زۆر توانیمان 8 کار بۆ بەشی مسابقە هەڵبژێرین، 2 کاریش بۆ بەشی ویژەی جەشنوارە و 2 کاریش کە لە دەرەوەی وڵات هاتبوون و ئەمساڵ هەوڵدرا باشترین کارەکان ئەو کارانەی کە ها لە ڕاستای بەرژەوەندی خودی جەشنوارە وەکو ئەوەی کە ئێمە ببین بە خاوەنی کتێبخانەیەکی باش و ئارشیڤێکی باش لە نمایشی لە ئەدەبیاتی نمایشیدا هەر لەبەرەوە
زۆر قرس بوو بەلامانەوە ئەو قەزاوەتە و هەوڵیشماندا کە حەقی هەموو شانۆکاران ڕعایەت بکرێ بە تەواوی. ئەم پاڵتۆیە کە ژن بوونم پێدا پۆشیوە لە نێچیروانەوە بە یادگار ماوەتەوە کاتێ دەچوو بۆ ڕاو بۆ کێری مەخموو. من تەواوی ژن بوونی خۆمم لە ژێرم شەبقە ڕەساسیە و ئەم پاڵتۆ زبرەدا کوشتووە. سێ جار وای سێ جار خواز بێنی تەماشاکە ئەمە منم ئەنیا کەسێکم کە لەم دەبەرە ناوم هەیە من بووکم بووک بەڵام ئێستادا هۆڵێکی ڕۆژاوایی. ساڵەکانی تر بەشی تەرجەمە و هاوردنی ئیشەکانی دەرەوەیش وەکو نووسەرەکانی دەرەوەی وڵات ئەهاتە ناو بەشی فستیڤال بەڵام ئەم ساڵ ئەو بەشە لاچوو بوو و هەدەف بوو بەوەی کە ئێمە زۆرتر لەسەر کارەکان کە لەسەر مێژوو لەسەر ئەدەبیات لەسەر جوغرافیای کوردستان بێت و بتوانین ئێمە لە داهاتوویەکی نە دوورە بتوانین ببین بە خاوەنی ئەرشیڤێکی باش لە شانۆ نامەنووسەکانی خۆمان کە هیوادارم توانی بێتمان دڵی کەسمان نەڕەنجان بێ و توانی بێتمان بە پێی ئەو مەرجانەی کە بۆ فستیڤاڵی شانۆی کوردی سەقز دابین کراوە بە پێی ئەو مەرجانە توانی بێتمان بچینە بەرەوە. خۆگەشتوونەکە ئەوان بچوی ژیانێکی جوان بۆ خۆی تەبینە زۆر باشتر لە ژیانی ئەو مامۆستایانەی بە موچەکانیان کۆڕێ خێزانەشێ ئەگەر شوشکە خۆ توانێت زانیاریەکانی لە پەروەردەکردنی مناڵەکانیان بەکاربێنێت. باشە نابێت ئەوە لەیان بچێت ئەو حەزی لەوێ نەکەشان ناشبێت ئەو حەزەی فەرامۆش نا فەرامۆش نەکردو شانی نیگارکێشێکی زۆر باشە ماوەتی بێرتا هێندەی مناڵێ لە قوتابخانە ئەتوانێت لێ بکێشێت. هیچ شتێک لەوە خۆشتر نییە ئەو سۆزەی کەوا تۆ بەر ئەو بینەرە جوانە ئەکەوی لە ئەوەڵین لێدانی چەپڵەوە کە بۆت لێدەن هەتا ئەو دقەی باوەشێکت پیاکەن. بەڕاستی من ئەمڕۆ زۆر سۆزم جیاوازە هەستم جیاوازە لە ڕۆژانی تر من لەبەرەوەی پێشتر نەهاتومە سەقز و ئاشنا نەبووم بە هونەرمەندانی ئێرە و ئەوانیش ئاشنا نەبوون بە من لەو باوەڕام سبەینی هاوڕێتیم فرە بێ لە سبەینەوە هاوڕێتی زیاتر بێ لەگەڵ خەڵکی سەقزە. من لە ساڵی هەفتاویەکەوە ئیشم کردووە بەس لەو فتریا تا ساڵی هێشتاکان تۆزێ پچڕام و هاتمەوە لە ساڵی هەفتاویەکەوە لەگەڵ باوکمان لە شانۆی بازرگانی ڤینیسیا کارم کردو. گوڵاڵەت لەبیرە؟ بەڵێ بەدڵنیایەوە زۆر کەسێت تا ئێسش بە ناوی گوڵاڵە بانگ مەکات بەڵێ. بێگومان ئەو کارانەی کە لێراکریانە خود ئەمان کێنە سلێمانی ئەمە تعاملێکی جدی و جوانە پێویستە بە بەردەوامی هەبێ بۆی بتوانین ئێمە سوود لە تواناکانی شاری سەقزیا شارەکانی ئێرە ببین و ئەوانیش سوود لە شارەکانی کوردستانی خۆمان ببین. وەڵا برێژم یەکێ لە نوکتەگەر مثبەتەم جەشوارە ئەو ارتباطی سەر کە بەرقەرار بووگا وەلێ بەداخەوە نەحوەی داوەتکردن یا انتخاب ئەم گروگەرە واقعاً من نازانم چەست چون ئەوینی مەسەڵەن لە چەند دەورەی جەشوارە فقط یەک گروهن یا بەرعەکس ئەمە اتفاقە ئەگەر قەرارە لەو دێوە و جەشوارێک بەرگوزار بێ بازم هەر چەند گرو محدودن ئەمە بووگە باعث بوچکۆبوونە مرتباتە زانی و ئەم ارتباتیشە کە ئێمە گەرەکمانە ئەتوانین بڵێن ئەوانەی کە دێن و ئەوانەی کە ئەڕۆن دوو تیم سابتن هەرێ کە مدام ها لە هاتنوچوونە ئەمێشە خراویەوەسە کە من دەک تەعاتی گەرترێکە ئاشنا ناوم دەگەنێ ئەو حوزەی ارتباتیە کە بۆ من لازمە بە عنوان تەعاتریک وە بۆ ئەوانی شاید گوستەرش پەیان ناگە هەرم چەند نەفەرینە مدام
خەریکین کارگەر یەکترین ئەوینین و ئەوان تێن و ئێماش بۆ ینی ئیشمان هەبووە لە دەرەوەی وڵات ینی بە خەڵاتی گەورەوە هاتوینەتەوە لە ناوخۆ خەڵاتی گەورەمان بەدەستێناوە بۆیە ئەوەی کە جێی خۆشحاڵیە ئێمە هەموو زۆربەی نمایشەکانمان ینی ڕوویەکی بەرزی هەیە بە تایبەت ئێمەش لەسەر ئەکادیمیەکەین ئەوانەی کە لە کەرکووکن سەرجەمیان گروپەکان شانۆکاران بە تایبەت ئەو گروپی کە ئێمە ئیشی تیاکەین گروپێکی ئەکادیمین و هەمووی دەرچووی پەیمانگان و دەرچووی کۆلێژی هوەرن و ینی کەسی پسپۆڕن لە شانوێ ماوەی لەوە پێشیش لە میسر بوون بەڵێ ئێمە لەم ساڵە من بۆ خۆم بە شانووی بێسنوور کە نووسینی هیوا ئەسەدبەگیە کە خەڵکی سەقزە لە شاری بەغدا کە فستیڤاڵی نێودەوڵەتی بەغدایە لە عێراق باشترین دەرهێنانم بەدەستێنە دواتر بە هەمان نمایش چوومە وڵاتی تونس لەسەر ئاسی سیانزە وڵاتی عەرەبی نمایشێکی کوردی بۆ خاوەنی خەڵاتی ئاڵتونی لە تونس بوو ئەمجار بەڵێ لە تونس خەڵاتی ئاڵتونی بەدەستێنا بە نمایشی شانۆی بێسنوور هەر بۆ ئەم ساڵ لە فستیڤاڵی نێودەوڵەتی شانووی شەرمشێخ لە وڵاتی مسر لەسەر ئاسی 32 وڵات ئێمە یەکەمان بەدەستێنا بە شانووی خەون کە لە بیرۆکە و دەرهێنانی خۆم شتێکی کە زۆر ینی وازەحە ئێمە ئەتوانین بدونین کە حاشیە بڕۆین ئەویشەوەیە بەشی ئیحتیباری ماڵی جەشنوارەیە قاعیدەتەن تۆ گەرگەرەکە بێت چەندانە میوان لە وڵاتەکان ترۆبێریت ئێمە ئیمساڵ گروپ بوو لە ئەڵمانەوە داوەخواز بوو کە بتوانێت بێ بۆ فستیڤالەکە بەڵام بەحسەکەەوە ئێمە گروپێک گەگەرەکمان بێت 10 کەس مەسەن لە ئەڵمانە بیهێرین فقط بلیتی هەواپەیما و ڕۆفتۆ بەرگەشتی ئەم مەجموعە چه هەزینەیە ئەتوانێت بە جەشنوارە تەحمیلکە حزوری گروپەکان لێرە ئەتوانێت باش بێ بۆ ئێرتقای جەشنوارە بەڵام بەشی ئاعتباری بوجەیەکەی واقعا مەسەلەیەکە کە ئێمە هیچتا بۆ زۆر لە گروپە داخلیەکان کۆمەک هەزینەیەکە ئێمە درێ بەم گروپانە لە بەشێک نییە کە بتوانێت بە ئەقنا گروێ بە ئەقنا بگەێنێکە ئەمە بۆ کۆمەک هەزینەی تولیدی یەکدانە کارەکە ینی بۆ هەزینەی هاتوو چووکەیشیان کەفاف ناکە هەزینە ئەمەیەکە ئەگەر ئێمە بتوانین هەزینەی با تۆجە بە تەرح پرۆپۆزاڵێکە ئەدرێت پیرامونی بەرگوزاری جەشنوارەوە ئەدلێکە ئەدرێت بۆ ئەوەی کە هەزینە و ئەعتباری بودجێم جەشنوارە چەنەکە ئێعتباری کافی تەرخانکرێت قەڵتان پێیان ینی ڕاحەت ئێمە ئەتوانین با تۆجە بە گروپایەکە لە وڵاتایەتی ترە کوردن بە خەریکن کاری شانەوەکەن ئێمە توانی واقعان ئەم عزیزانم خۆشەویستانە بەشدارکەن کە لەم فستیڤاڵە ببن فقط ئێمە بەحسی ئێعتبار و بودجەیەکەی قەتعە نەگەرەوەشتا فراهەم ببێت با تۆجە بە زیری ساختەیە کە سەقەز تازگیە بەرحاڵ بۆی فراهەم بووە وەکو بەشی هۆتێل و بەشی ساڵۆنوانە ئەتوانێت ئێمە بەو ڕەوانگە تماشاوان کە واقعا فستیڤاڵەکە بینوملەلیە دەبێ پیا بۆ دەبێتە حەسابێت ئەمە بەرگەیەوە وازانێک تۆ دەگرێ هێستا بۆ خۆم ڕزگارت دەکەم فقط یەک فیشەک و ئەیان ڕزگارت دێ خوددا حافیز بە قوربان یەک دوو شانۆکەی بە شانۆی ئەفسانەی بەبر لە نووسینی نووسری بەنێوبانگی ئیتالی داریۆفۆیە بەرەندەی جایزەی نۆبێلی ئەدەبیاتە و یەکێک لە کارەکانی مەطرحی دنیایە توانم بڵم هەروە بێتەوە شانۆی ئەفسانەی بەبر باس لەو ئینسانانە دەکە کە بەبرەکانیان لەدەستداوە دەڵێ دەبێ و بەبرانە بگەڕێنەوە ئینسانەکان بۆی کە بتوانە ئەو جەسارەتەی ڕوبەڕووبوونەوەی مشکلاتیان بگەڕێتەوە وجودیان بگەڕێتەوە نێو ئیجتیماع دەبێت بەبرەکان بگەڕێنەوە نێو ئیجتیماع لە ئاخردا دوای چەند شەو و ڕۆژەکان بڕین گەیشتینە شوێنێک کە پێیان دەکوت دەوڵەتی سیاسی ساوس هەلێوش بانگە بلەماندادا ئەتۆ دەبێ بە تەنێ حدودی 16-17 دانە ئەکتێر نەقش بازی بکەی جەماعەتیش ڕاگری ئێنەرژیەکی زۆری دەوێت نویسەندە ئەو بخۆی ئەو جوورەی ویستووە کە لای ئاخرەکانی یەک سێومی ئەولا بۆ لای ئاخرێ سەنگین بێ لەو فەزا تەنزەی بێتە دەرێ کار سەنگینتر و ڕیتمێکی کەمێک خواردتر بۆ ئەوەی کە معنی و ئەو شتێکە لە مەتندایە لە لەحزەی ئاخرێدا نیشانی بدە وڵا بەحسێ بوو دۆستانە وەختە نەزەریانەوە بوو کە بەنەوعێ کێبەرکێ نەبێت ئەنگیزەیە بۆ بازیگەر و عامڵ کار نامێنێ
ئێمەش لە ڕاستایە و کارەی پارەکە ئیمساڵ شرایەتمان مەحدودەوە کردە یعنی وانە بازیگەرە وەڵ و دووسێ کارگەدانە وەڵ و دووسێ مشخص بێ لە هەر حوزەیەکە کار بەرتەر کارگەدان بەتەر و یەک نەفرە شایستەی تەقدیر بەو سوورەتە هەردوو شێوازمان لە حاز کردوێ بۆشە من ئێژم بەشێک کە باعث ضعف یا کەم و کاستی لە جەشوارەکەوێ ئەم شیوەی ڕقابەتی بوونیەسە دانی بالاخره ئینسانین گشتمان حەز بە ڕقابەتەکەین حەز بە گرتنەکەین ئەمە ناخوداگەش حتا ئەوێتە باعثەوە گایە موقع چاومان بوەسین لە بەرابەر کارگەر خاست دیگەرانەوە زانی نەتوانین بەدڵ تەحسین کەین کارێکە خاص ئەوینین چۆن فکرەکەینەوە ئەوێتە ڕقیب خۆمان ئەی کاشک ئەم بەخشە ڕقابەتیە نەوایت من پێم خۆشە کە دەورەی قبلیش دکتۆر سادقی زەحمەتیان کێشا ئەم کارە بکەن وەلەوەسە چۆن بەرنامە ڕیزێک دراز مدت نییە ئیمساڵ بازم چوە سەر ئەرێ چوە سەر ڕقابەتیەکەی ئەمە مۆردێ بەعنوان زەعفێک منەوینم ئەو کەم و کاستی گەرێک ئەگەر احتماڵەن پێش بێ چتکەرێترە وەک خابگا وەک دانیشتن وەک کەڵسین وەک نەبوون ساڵونە مناسب ئەوانە گشتی قبولمانە بەدڵ ئێپەزیرین هیچ گلەی و بنداشتێکمان نییە چۆن جەشوارەی خۆمانە و نقطە قووەتی کە منێژمەوەسەکە تەعاتر جەشوارەی تەعاتر کوردی بووگە بە دوورنمای گشتمان لە تەعاترە یعنی ئەحساسەکەین گەورەترین عەرسێکە کە لێ نەتانین کار ئەرابین و کارمان بوینگێ ئێمە پارەکە پانزەمین فستیواڵ کە بەڕێوە چوو بوو بە ئەوەی کە غێرە ڕقابەتی بێت بەڵام ئەمەڵەن ئەماندی کە ڕقابەتی بوو چونکە سێ گرو بەش ئینتخابە کریا ئەچوو بۆ فەجر ینی ئەمە ئینتخابە کردا ئەمە بەشێکی وە چەندانە خەڵاتیش دریا ینی تەقدیر کریا لەمانە لە بەشێک لە تەڕعی لیباس لە بەشێ لە عینات ئەمە ئەم تەقدیرانە خۆ ئەمەڵەن چوو قاڵبی ڕقابەتی وە غێرە ڕقابەتیش بەم سوورەتەیە کە کاکیان لە وڵاتای پێشکەوتوو لە شانەوە غێرە ڕقابەتی بەم سوورەتەیە کە ئەوان پیشنهادەن بە دەرهێنەرایەکی مەتراح و ئەڵێن ئێمە داوەتەکەین لە جەنابە بۆم فستیواڵەمان کارێ تەولید کە و هەزینێکی باشیشی پێیان کە تەولید کا بۆ ئەم فستیواڵ ئەوەوێتە غێرە ڕقابەتی بەڵام وەختی گروه دێ بۆ ئێرە و زۆر لە گورۆکان شای بێژم کومەک هەزینە بۆیان مەلاکە ئێمە زۆر لە گروپ تاتریکەمانێ لە بەشی شانۆی شەقام وانە گەگەرکیان لە فستیواڵە بەشتابنەوە تماشای ورودی فستیواڵەکەکەن ئەگەر هەزینێنە ناچن متوجه بووی هەرایس بوو نمونێ ئێژم گروپمان بوو بۆ فستیواڵی کەرکووکی ئیمساڵ بانگێش کرا کارەکە انتخاب وتیاغ ورودینە ناچم چونکە من فقط ویزای خروج لە مەرزوانە نزیکی 6 ملیۆن تۆن پوڵم بۆ هەڵاگرێت ئەمەیەکە واقعا ناکرێت ئەمە بەشەکەی ئێمە ئیمساڵ هاتین دوو لایەنەکەمان کرد هەم ڕقابەتیمان کرد هەم غێرە ڕقابەتیمان کرد بەشی ویژێکمان داناکە ئەم بەشی ویژە ئەسڵا هەموو غێرە ڕقابەتی بوو کە کارهای خارجی و نووسرە خارجیگە مەخسە بەشی ویژە بەشی ترمان کە ڕقابەتی بوو و زۆر لە تەک دەرهێنەر و گروپەکانە باز دوای وەختی قسەمان کرد و ارتباطێنەتەکە خۆشەویستانە بەرقەرارکرد پیان خۆش بە ئەو قاڵەوی ڕقابەتیە باز بەرقەرار ببێتوانەوە ئەو کۆنشە کە لە بینی ئەوانە هەیە لەبەر خاتریەوە کە ئەو جەزەبە هەیە ڕقابەتە عادەتی وایە ینی کەشمەکەشێکی زۆر جوانێکی باش بە وجود دێرێت ئەو ئێمە ئیمساڵ لەم دوو قاڵەبە بەرگوزارمان کرد والجمنابة برافا بجوانا قوت مرحبا أولان مرحبا مرحبا اشترى مرحبا اشترى مرحبا اشترى شي مرحبا جوار أولان مرحبا شانه ما ناوی جبو اکادمی راپورک نویسکار فرانس قافقا نویسیه مجی ورگراندیه کردی بکردی دلزن اف دو ساله ام دلزن هم درهنری هم لیستیکوانیاوی از دکم مجاراوی لسر işkence کرنا آجالا و حیوانه کومروف چوا işkence با آجالات کن وان جوالات وان دردخن و بزوری هند تشتان فریوان کن و او آجال جی مجبور دمینه خودش بینه مروفا و وک مروفا تفدگره دخو عذاب و وک مروفش بو کجوان işkence خلاص ببه زۆر باش شانەی ئەوە لە ئستانبول نمایش کردنە بله شانه ما
دو ساله لإستانبول نمایش که هفته جاره کم دلیزن حتی آنها لباکور بشتاری چند فستیوال هم بوده و آلمانیا بشتاری فستیوال هم بوده في هفتني قالك كشتيت ليش ناكي نام خد عوا كرن و قرار كان قلتن في متى تمكي هري ناسا هري همبرغي و پروردهيا مروحية بستينه دوازده سال از نو کار شانوی دمه چند سال من نافبر دایبو پشتر دیسا نافبرد کته و مدست بید کرد نافبرد کته و مدست بید کرد نها 5 ساله به نافبر دوام تکم و استانبول کارگاه کمین شانوی هیه لور پرورده شانوی دم هم در هنری لیستیکان تکم هم لیستیکوانی تکم و سام استانبول دژیم هر سال لآمده و لوانه و دما قیوم نات و سر شارداری باکور کردستانه گلک فستیوال چدبون نهایش چدبه لجبر روشا آبوریه پچوک چدبن دانه ایشی دوانش نبی چوناسا گشکن آراز گیرم چاو خوازی چاوش بیر خوازی مدونه مزانه دانه بیشی دوان دیدنشان نمایش سورانه لبیجار لبابت یه عتیقه تفنگ قدیمیه که یعنی بوی بازاری وجنگی کشیری و پروندگی لناو شهربانیه با اصرار کنیش که او قاتلگه شروع کن به پیگیری و تا قاتل اصلیه پیاب هلو شو که در چی در یه چوخات پیچاین دوریه گم کردید آها بله تدورو ای کورا چه زنم هر کورا بیله باباری مالی که گم بیتای بردید تا که پیاب کورا بردم کورا نوردید کورا نوردید خانم آقا خانم باوکم نوردید ویتم نوردید عرض بو خدمت من حدود 25 سال بیشتره که نمایش کار کم و لدانشگاه تهران تئاتر خوندم ولو سالو من خریکم لتمام جشنواره‌گلی که اتانستیم و تونستیم من کار بکیمن و گروه‌ها من اجازه دایه کار کردیم لبیجانش خوشبختانه فستیوال شانوی وتار جدیداً دست بکریه و قرار شروع بکری اول دوره‌ای برگزار بیه هر نازانم چونیش بود ایمان زاد بود کتی کرد کل بر شوی کدروانی گهوانی تخیل کم لو دما و ایتردایت خود خود بریده نانی دبر همون روش نانی دبر دو لو بری مرده روشتو دگم به نام خود قابوسا مهریان نویس یا شادی امیری خانم شادی امیری خاتون شادی امیری اجی در هنری بوم قابوسا مهریان در روایتن که موازی داشتن پیش روایتک لبارا کولبری دا است بکم رزگار تحصیل کرده بلام به ناچار مجبور دبید بزاوریتونو توش کولبری دبید لکولبری دادشته کولبری حد و پیری خود دست داد صمیمی داده چید یعنی جوره که روایت زور تأثیر زندگی پاش کولبری نوشید داد یعنی رزگاری که ده پی خود دست دانه چه تأثیر اگل سر جیانا وان داد دانه رزگار لوی وضعیت زور وستیایه دخوازید خوب کشید منتها سامیه جناوی حول دادد که جاره که رزگاری بزورین تبوی زندگی روایتات دوری که اوج هر موازیگر روایتات دست پیش لبارا جنکی شنگال دایه که کتیه دست داعشی پاش 2 سالا دزورید پچوکک ل داعشی ها هیا او روایته جی مشکل ل یا جنکیه که دخوازید پچوکی به میری خوب ده قبول کردن و میری وی پچوکی قبول نکن یعنی دیبیجید اگر تو بزورید بی پچوک اگر پچوکی تبینی نه ها بزوره نداشته دستکی ایسون بازر کنه نه آسوده از لعبون دستان بساره دستی خواندتی مرو دستی خواهد دشته
وەکو ئەزانن سەقز وەکو پایتەختی شانۆی کوردی لە ناوچەکان ناسراوە هەروواکە مەریوان وەکو پایتەختی شانۆی سەرشەقام ناسراوە و سنە وەکو پایتەختی موسیقا ناسراوە سەقزیش لە بواری شانۆوە زۆر بەناوبانگ و سەرکەوتوو بووە ئێرە نووسینگەی دایمی فستیڤاڵی شانۆی کوردیە کە چەند ساڵە دامەزاوە وەکو ئارشیوێک لە ساڵانی پێشوو و فیلمەکان و مەتنەکان و تەواوی مەوجودە و پێگەیەکی زۆر قورس و قایمە بۆ فستیڤاڵەکانی داهاتوو و تەواوی جەلەسات و تەسمیمگیریەکان لەو نووسینگە ئەگرێت و بەڕاستی پێی خۆشحاڵین کە ئێستەیش لە فستیڤاڵی شانۆی کوردی میوانداری تەواوی هونەرمەندانی کوردین لە تەواوی ناوچەکانە هەژاری ئێژێ من خەبەرم نییە وەختێکە ئەم هاتەتە دەرۆ لە شرکەتەکە دوایەم اتفاقی گەوتە کوڕەکانە لە جەریانە تۆریان پرسەبە قوربانە حاجی سەکتە نەکە ئێمە ماڵ و زندگیمان لێشەوە قورچۆ بەسەرمانە ئێمە بەتون کا ساڵە تۆم نەبوو لای حاجی من چوزای باوەڕێ کا ساڵە نازانم وەلی من نەچێ کا ساڵە باشی زۆر بوو لە وتیان گران بوو لە یەک دەبعە سێ بەرابەر گران بووە ڕەکە ساڵێکیان خۆ هەر بڕقەکە نیە هەرچی شتە گران بووە جیان لەو ڕۆزگاران ناگزەرێت هەرچی دەستی بۆیە چەند خۆش لەمەوە بەر هەرزارتر بووە نازانم بۆیان لێکردەم خەڵکە تۆشمە نازانی شانۆی کوردی خوشبەختانە مەسیر خاصی ئەڕێ ئەم جەشنوارەگەلی کە هەست لە ئیران یا لە کوردستانە عێراق ئومیدوارم کە وەیە جایگاهی بگەی کە ئیمان بە یەی سەری زیبایی شناسی و نیشانە شناسیە تەعاتر کوردی لە ناو دنیاوە دەست پێ بکەین کە ئەگەر کەسی تەعاتی کارکرد بژن ئەمە لە تەعات کوردی وامی گرتیە ئەمە لە تەعات کوردی تەسیری گرتیە ئەمە ئاوات منە لای تەعات کوردی وڵات کاگەکیان بێئینسافیە گەر بژین دەساوردێکی نەوگە طبعاً بوویە یەکێک شاید مهمترینی ئەمە کە جەشوارێ تەعاتر کوردیە سەقز بووگە فستیواڵێک مهم بۆ تواو مناڵەکان تەعاتر وستان حتا غێرەوەستانیشە دەنی یانە بە عنوان ڕوویدادێک مهم خەریکین تواشایەکەین کە گشتمان هەم بەدڵ حەزەکەن هەم ئارزومانە حوزورمان بێ پس ئەمە خۆی دەستاوەردێکا وەلێ انتظار بیشتر لەوەسا کە ئێمە بە گفتەی جنابە دوای 16مین دۆرە حداقل بە جێ بگەین کە 6 دانە نمایشنامە نویسێ دەرەجە یەکێ زوان کوردیمان بووە زانی 3-4 دانە کارگردانمان بووە کە بە جێگەیەک لە تەعاترە کوردیا گەیوێتن زانی هەر ئازمون و خەتاکردن لە 16 دەورە ئەمە نەقیسێکە کە شێفکرێکی بۆ کردێتەوە بە گفتەی جنابیشەوە فرێژ ڕاحەتە مثلا هەر لە مۆردە ئەوڵەوە کە فەرمووت منێژم چۆن فەراخان ئەدرگێ بۆ ئەم دیەوە هەر کە گەرەکی بێ ئازادانە شرکەتەکە بۆ خارج لە وڵاتیش وابێ فەراخان بدرگێ زانی فەراخان بدرگێ هەر کە متەقازیە لە هەر کوێنێکە لە تورکیا لە عێراقا لە سووریا ئەویش کابنێرەوە هەیەتێک بیوینەوە انتخاب کەندێکیە بۆ ئەم مۆردە کەژین ارتباط شتێکە لازمەشێت بە جدیەت هەم مەسئولین و هونەرمەندگەر پێفکرۆکەنەوە کۆمیتێک نازانم گروهێ تیمێ بەرنامەڕیز و سیاست گوزار نه تیمە ئیجرایی زانی کە جەشوارە چۆن ئیجرا بێت تیمێک ئەنسافەنێش باش بڕێوەی ئەبەن لە ئیجراییەکە هیچ شەکێک نییە ئەرێ واواقعان دەستیان دەردنەکە لە حەزە ئیجراییە و ئیتر کامڵەن حرفەیەوە بووگەن وەلێ بەحسێ مەسە منێژم کۆمیتێک دانین کۆمیتەی سیاست و بەرنامەڕیزی بێ بەرنامەیەک داچنێت حتا چەند ساڵە ئەم چەند ساڵێ مەبینەوە بەرنامە دنبالکەین کە ئینشەڵا بە نەتیجەیە کە مەدە نەزەریانە بگەین توابێ باوکمی لەگەڵ بووە لەو شوێنێکە بۆ کار بڵێ شتێکی بووە وانە ئێمەش لە هەوڵێنەوەیان بەسەرهاتی هێشتا وەڵامی هەموو پرسیارەکان نازانین ساڵێک چەندمان دوا دەست بەسەرکردنی تووشیان بووە هەلەمە دڵنیان ئێمە وەکو گروپی شانۆی بانامە 8مین جارە لە فستیواڵی نێونەتەوەی شانۆی کوردیا بەشدارە بین بە خۆشحاڵیەوە سێهەمین کارە کە لەگەڵ دۆستی بەڕێزم کاکسامانی مێهران ئەم کارە بەستین لە ڕاستیە ئێمە تریلۆژیەک ینی سێدانە شانۆ کە لەم ئاخرەوە پێشکەشمان کردووە لەگەڵ کاکسامانە هاوبەش بووین کە ئەم تریلۆژیە یەک هاوبەشی باشی هەیەوەیشکە لەسەر کوشتارە جەمعیەکانە لە ناو کوردستانە
ئێمە بە ئەنفال دەتکام هەمومان باشین و ئیساش گراداف باسێک لەسەر کۆمەڵ کوژیەکان لە ناو کوردستانە کەین کە هیچ لە ناوەڕۆکە بەڵکو لە فۆرمیشە تایبەتمەندی و هاوبەشی خاصی خۆیان هەیە. کاک فەرزاد بینە سەر فستیڤاڵی شانزەتان چۆن بینی؟ فستیڤاڵی شانزە هەمین شانۆی نێونەتەوەیی کوردی بە خۆشحاڵیەوە توانیوتی چەند هەنگاو پێشکەوێ. حەقیقەتەن من بۆ یەکەم جار بینیم لەم فستیڤاڵە لە باری دیسیپلین بینەر و بەردەنگەوە نەزمێکی زۆر باشی بوو، یعنی هەمووی گروپەکان توانیان هەمووی کارەکانی بینن. ئەمە جێی خۆشحاڵیە، بەڵام یەک داخی زۆر گەورە هەیە کامە لە خەریکە تەواوی ئێران نەگرێتەوە، ئەویش بە خاتریەوەیە کە حمایەتی ماڵی و واقعان ڕەوانیش ناکرێت لە شانۆکان. کەمێک بەداخەوە کەیفیەتی بەرهەمەکان هاتووەتە خوارەوە، ینی کوالیتی بەرهەمەکان هاتووەتە خوارەوە. ئەمە جێی داخە هیوادارم بەرپرسانی فستیڤاڵ، بەرپرسانی شانۆ هەتا لە ئێرانە لە کوردستانە بتوانن ڕایەکی باش بن کە چی بکەین کە کوالیتی شانۆکان بگەڕێتەوە بۆ ئەو سامانەی کە بەڕاستی شانۆیانێکی باش پێشکەش. فستیڤاڵەکەتان چۆن بینی؟ ڕووتی فستیڤاڵ ئەو ساڵ زۆر باشە، زۆر چاک بەڕێوە دەچێتەوە. هەرەوەی کە هەیە و وجودی جەژماری تاعاتی کوردی و هەموو ساڵێ ئەمە توانین لێرە کارە کوردیەکان بینین و پێکەوە خڕبینەوە و پێکەوە تەبادلی ئەفکار و ئەندیشەکانی خۆمان بکەین، بۆ خۆی زۆر زۆر مهمە بۆ تاعاتری کوردی. بەنظرە من فستیڤاڵە ساقزێ ینی دەرفەتێکی باشە بۆ هەداقل شانۆوە کوردی وەکو ئاگی لێ بێتە دانن، یعنی ئەو ئەرزشە ئەو احترامە کو شانۆوە کوردی هەیە. دەکارم بێژم تەنها جیەک و دەکایت خۆنووشێ بدات هەر ئەو فستیڤاڵە ساقزەیە باشە. واللهی بەعام فستیڤاڵەکان لە کوردستانە جیا لە فستیڤاڵی کوردی سەقزیش بەعام فستیڤاڵەکان لاواازتر بوون. ئەوەش ئەگەڕێتەوە سەرەوە کە من پێشنیارم بەو کەسانی کە خاوەنی ئەزمونن لە شانۆی على الخصوص کوردیە کە کۆڕێکی خەسارناسی دابنرێ بۆ ئەوەی کە ئەو خەسارانە بزانین چییە دراوە لە شانۆی کوردی بۆ ئەو نەئاستی شانۆکان هاتوۆتە خوار و لاواز بووە و ئەمانە وا بزانم خەسارێکی زۆر قورسە کە لە داهاتووە ڕنگدانەوەیەکی زۆر ناشرینی ئەبێت لە کوردستانە و ئەگەر بەم شێوە بڕاتە بەرەوە وا ئەزانم ئێمە لە داهاتووە ناتوانین ئیتر فستیڤاڵێکی شانۆی کوردی ڕازاوەمان ببێت. فستیڤاڵی سەقز دیارە پێشووتر حەزێکی گەورەم هەبوو بۆەوەی زۆر باسەکرا کە فستیڤاڵێکی کوردیە و بەدەقی کوردی پێم خۆش بوو، بەڵام ئەم ساڵ ڕێکەوت من ئەم فستیڤاڵە ببینم. هەستەکەم ئەم فستیڤاڵە جوانیەکی لەوەی تایە هەرچی ئەو شانۆکارە جددی و بەتوانانی کە لە کوردستانی ئەم دیون ئامادەیە بن نمایشی جوانمان بینی لەم دوو ڕۆژە، بەوی وایم کە ئەو ڕۆژانی کەماون بە هەمان شێوە نمایشی تر ببینین. دواتر ئاڵوگۆڕێکی جوان هەیە لەگەڵ باشوورە کە هەمیشە نمایشەکانی ئەو دوودێت ئەمدی و بە پێچەوانیشەوە نمایشی ئێراچێتەوە دی. وڵا گەلە خۆش بوو، یانی علاقەیە گەل هەیە و بڕاستی یعنی من حەز کردژێ زمان سۆرانی هەرکە سۆرانی لیستکە تەماشە دکم و هەم وڵاتیە منە ڕۆژلاتی ڕۆژلاتی بتایبەتی دلێمدا هەبوو متخواست کۆز وان ببینم، یعنی ez gelek خۆش بووم بەهاتنە ساقزی و بێ علاقەیە gelek و ji بۆ شانۆی. تەمەن ئەوەڵین جارە من بەشداری یەکەم لەم فستیڤاڵە دەستخۆشیان یەکەم کە توانیانە تا ئێستا لەو ماوە دوو درێژە شانزە هەمین فستیڤاڵ ساز بکەن. ئەمە گەورەی خۆیانە تحمل و چکە ئێمە هەمومان نەزانین دروستکردنی فستیڤاڵ کارێکی قورسە، بە تایبەت فستیڤاڵێک بێ کە لە دەرەوەی وڵاتیش خەڵک بێ و دواتر لە ئێران وەک وڵاتێکی زۆر گەورە و مەزن ئەو شانۆیانە کۆ بکرێنەوە لە شارێکی جوانی وەکو سەقزە بتوانرێ ئەو فستیڤاڵە ساز بکرێ. من دەستخۆشیان لێ یەکەم و من چەند ئیشێکم دی لەبەروی خۆمان بەشدارین لە فستیڤاڵەکە فرای هەموو بینینی هەموو ئیشەکان ناکەوین لەبەر خۆ سازدان، بەڵام ئەوانەی کە من دیومە تا ئێستا سێ ئیشی زۆر جوانم تیا دیوە خۆشبەخت بووم بە بینینیان. هیوادارم ئیشەکانی سبەیش هەر بەو شێوەیە بن.
زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەم شارە خۆشەویستە لەناو ئەم هەموو جمهورە جوانە لاو ئەم هەموو هونەرمەند و هونەر دۆستە خۆشەویستە لێرە ئەم چاوپێکردنە لەگەڵەکەی زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی یعنی ئەم کارەکان ئیشەکانتان زۆر جوان بوو و پێشوازیتان لە ئێمە بەتایبەت کە ئێمە یەکەم جارمانە لە سلەیمانیەوە بەنسبەت خۆمەوە گروپەکەمان کارێکی وا جوان بین ئێرە و کە جێی ڕەزامەندی ئێوەی ئازیز بووە و زۆر خۆشحاڵ بووم کە لێرە لە سەقز ئەم کارم کردووە کە لە شەشەمین لە 16مین فیستیڤاڵی سەقزە خۆزگە لە یەکەم فیستیڤاڵەوە من لێرە ئامادەومە بەڕاستی هیوادارم ئەو کەسانی کە کاری شانۆیەکەن لە هەچ شوێنێکی کوردستان بێ بتوان کارەکانە بێنێرە بەڕاستی بینەری زۆر زۆر عاشق هەیە لێرە زۆر بینەرەکان عاشقن لێرە و ینی حەز بە بینینی کاری جوانەکەن ئەم چەند ڕۆژە من لێرەم هەموو قاعەکان هەموو هۆڵی نمایشەکان پڕ بووە هەمووی بە بیتاقە بووە هاتنە ژوورە زۆر ڕێزێکی زۆر لە ئێمە گیراوە بەتایبەت خۆشحاڵم کە توانیمان شانۆی باوک بین ئێرە بێگومان فیستیڤالەکە فیزاژی باشی زان بەڵام ئەوەی کە من تێبینیم کردبێ ئەم ساڵ هەستەکەم جمهور لە چاو ساڵانی ترا کەمترە ساڵانی کەم وا نازانی هین پلیت فرۆشیە بێگومانەوە تەسیریشی هەیە واشتوانم بڵم لە سا هەشتای تەسیرەوەی کە غێری ئەمیشی سێمانی کە زۆر قەڵەباڵغ بوو ئیشەکانی تری بە پێویست هۆڵەکان پڕ نابەوە فستیڤالە شانۆی کوردی سەقز تێنایی فستیڤالە هونەری نیە لە نەزەرمە محلیگە بوو جەمبیێنە کوردەکان و یەکتری بینیم یەکتری ئەژنەفیم و لە کنار یەکتری بوویمان و لە یەکتری باخەوەر بوویمان و هەم کارە هونەریەکان یەکتری ببینیم هەمین کە ئەسن لە ئەهواڵ یەکتری باخەبەر بوویم باش بیە من تقریبا 4-5 شول مەهاتان هاتنە باشە بەرێش سەدها شولا حتا حدێکی باش بوو دهونێ شولێک ژی لە مەسلێمانیە دی شولێکی دەربەژ هاتووە ئەو شولێکی خراپ نەبوو باش بیە دەکل بەرحاڵ خراپ نەبێت یعنی جوانی درشانی تپای منی شلوپه نیا نیا من نشتم تو شو بگی تو تنیالو بی کسی جانت واقع صدا تفنی رسینه یعنی من محتاجه پالفنجک جوره کنه پالفنجک من پێشنیاری واکەم کە ئەم بلیتە نەمێنێ بۆی ژمرشی زۆری بێ چکە بەڕاستی ڕمێت تەسیب کاتە سەر هەندێک کەس کە وەکو مادە ئیمکانێتی ئەوەی کە نەبێت کە بتوانێت دازادنار بە بلیتێک چکە تۆ 12 ئیشە ئەگە زەر بێ و پارێ بکەمە بلەخیشی زۆرەکە بۆ ئەمان زۆرە بلیت فرۆشی خۆ لە زۆریەک لە فستیڤالە حرفەیەکانە وجودی هەیە ئیمساڵ ئێمە هاتین با تۆجە بە زەرفیەت ساڵۆن بە سوورەت بۆ تەواو شرکت کنندگان جێمان تەرخاندا و لە کنار ئەوە زەرفیەت خاڵیەکە بوو بەوە واسطەی ئەوە کە یەک احترام بۆ مخاتب دابنرێ مخاتب بتوانێت لە فەزای باشتر ئارامتر و بانەزمتر کارەکان بینێت دوو ساڵهای گوزەشتە خۆتان شاهد بوون 100 نەفەر 150 نەفەر لە ناو ساڵۆنە بەسەر پاوە وێسا و ئەمە فەزایەکی ئیجادەکرد کە ئەو کارە هونەریە تحت تاسیردانا بالاخرە لە نەزەر سەر و سەدا و بێنەزمی و ئێمە گەرەکمان و بالاخرە لە بەحسی جایشە مقدارە ئستانداردسازیکەین و بۆ ئەو گروهەکە گەرەکێتی بێکارکات بەرابەر ئستاندارد ساڵۆن مخاتب لە ناو ساڵۆنە حزور پێیاکە بەدڵنیاییەوە من حقیقەتەن هەمیشە ئاڵم ئەبێت ئەو ڕێزەدانرێ بۆ بەرهەمی هونەریەکان نەکشان و تەواوی بەرهەمەکانیتی کە بەردەنگ متاهێت بەوە بێ کە بتوانێت بلیت بکڕێت ئەم بلیتش ئەگە بگەڕێتەوە بۆ گروپەکان یا بگەڕێتەوە بۆ دەبیرخانەی فستیڤال زۆر باشە بێت دیارە ئێمە توانین بەمە فڕۆشی بلیتانە لەسەر کوالیتی فستیڤال لەسەر کوالیتی شانۆکانە ئیشی باشتر بکرێت ئێمە لە ساڵهای پێشوو خۆشببختانە ئەماندی ئستەقباڵێکی زۆری هاوشاریانی عزیز و خۆشەویست و لە شارەکان ترۆ ئاهاتن بۆەوەی کە من شانۆکان ببینین بە خۆشتان لە ساڵهای پێشوو هەمیشە بەشدار بوون ئەماندی لە سانسێکە گروپەکانی هونەریکە لە دەرەوە بوون ناو ساڵۆنەکە پڕ بوو لە بینەر یعنی گروپە هونەریەکان کە بەشدار بوون لە فستیڤالەکە لە دەرەوە بوون جیان نامە ئێمە لەبەر خاتریەوە ئەم شتە هەدەفمەندکەین هاتین بە سوورەتی سامانەماندانا هەر گروهێک لە ئەوڵەوە کە وارد بوو بلیتی تەواوی سانسەکانمان بە شمارە و ڕەدیوی سندڵی مشخص و دایان کە هیچ کەسی حەقی نیە بچێتە سەر سندڵی کەسێک تردانیژێ پس تەواوی گروپەکان ئێمە شەعن و مەنزەلەتی جایگایان ڕعایەت بوو لە ئەیامی جەشنوارە ئەمە موردەکەی تر ئێمە سری کەسمان بوو کە شاید بژن بۆ بێتاقەتی هاتن بۆ دینی شانۆ ئێتر لەم لاو بینەری
شانۆکانمان هەدەفمەندە بینەری شانەکانمان کەسێکە کە فقط دێ شانۆ ببینێت کەسێکە نای بۆ بێتاقەتی بچێ ببینێت ئەوەیە کە وەختی بلیتەکە و دانا ئەمە باعث بوو تۆزی هەدەفمەندتر بێت و وەختی هەدەفمەند بوو لەو قەرەباڵغا زۆرە کەمەوە بوو و ئەو بینەرە واقعیە کە حەسب شانۆوەکات هاتم بۆ ناو هۆڵەکان و یەکشی تریش بوو لە ناو دەبیرخانە ئێمە مسەوبمان کرد ئەم هەزینە هەر چەندێکە لە ئینتمن جەمە بوو ئەچێتە حسابێکی ویژە و تەرخانە کرێت بۆ حمایەت لە ئیجراهای عمومی گروپهای سەقز لە ساڵی ئایندا خەسەوە تعریف نەکە سەی لەمە بکە تۆ باید وە شێوەی جنی لە دراک حرمەت بێت ئەرە یەکە هەڵت خاسۆ بوو جوورمە بنیش ئیپا وە باونە ئیپا سەد باز یوت باز ئۆتۆڕۆ دەستێ دەسیورە ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بوو کە تایبەت بوو بە راپۆرتێک لە 16مین خولی فستیڤاڵی شانۆی کوردی سەقز بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنامەیەکی تر شار و ناوچە و باس و بابەتێکی تر شاد و بەختەوەر و ماڵتان ئاوە.